دەی ئەڵێ ئەو کاتە مەفروزە دایک ڕزگارکەی دوای ئیمجا بچی نوێژەکەت بکەیت دەی ئەڵێ ئەگەر دایک نیشتیمان دایکمانە ئەگەر نوێژ جارێک فەرز بێ ڕزگارکردنی دایکمان 1000 جار فەرز ئەم نیشتیمانە دایکی ئێمە دایکی ئێمە هەوای ئەم نیشتیمان ناڵەمژین ئێمە و گروپەی کە هاتوین لە ئاینەجان ئەمڕۆ سەردانی نزیکی برا دۆستمان کرد کە ئەو شەڕە نابەرامبەرەی کە دەوڵەتی تورک دایمەزراندووە بەرامبەر گەلی کورد بە تایبەت لە باشوورە کاتێککە هاتوون ئەیانەوێت داگیرکاری بکەن نەک ئەوەی کە هەر لە وڵاتەکەی خوانە و لە ناو تورکیا زوڵم لە زیاتر لە 16 ملیۆن کورد ئەکرێ هاتوون لە باشووریشە ئەیانەوێت پرۆژە و بەرنمەکانی گەلی کورتێک بن و زیاد لە دەیان دێ کە زۆربەی زۆری لە باخ و ڕۆز و مڵک و ماڵی خۆیانە لەسەر بەخێوکردنی ئاژەڵەکانیان شەهید ئەکرێن قوربانی ئەدەن باخ و باخاتیان ئەسووتێ و زۆربەی زۆری تۆڵ کراوە ئەو شەڕ نابەرامبەرە کە ئەکرێ ئێمە هاتوین بۆ ئیدانەکردنی بۆیەش لێرەوە داوا لە کۆمەلگای نێودوڵەتیەکەین لە مەرجع ئاینیەکانەکەین و داوا لە حکوومەتی عراقیەکەین لە حکوومەتی هەرێم ئەەکەین و لە ڕێکخراوە مرۆڤ دۆستیەکان ئەەکەین و داوا لەوە ئەەکەین کە هەموو هاوڵاتیانیش و مسلمانان کە بێ هەڵوێستیان هەبێ بەڕاستی بەرامبەر بەم داگیرکاریە لە خاک و ئاو وڵات و سنووری خۆمانە کە بەپێی یاسا بەپێی شریعەتی ئیسلام بەپێی هەموو پرەنسیپە مرۆییەکان بە هیچ شێوەیەک دروست نییە کەسێک سنووری وڵاتانی تر پێشێل بکە و بڕوا لە وڵاتێکی ترا ئازێتی خەڵکەکەی بکە کە ئێمە دەیان دێمان زیاتر و سوتاوە و عزیێتیان ئەبێ و ئەگەر تێماشاشکەین ئەو زوڵم و زۆری کە بە درێژایی مێژوو لە گەلەکەمان کراوە ئێساش لە زۆربەی زۆری ناوچەکانی دووز و کەرکووک و ئەو ناوچانەی تراکە لە نزیکی مووسڵا ڕەز و باخ و خەلە و خەرمانی هاوڵاتیان ئەسووتێنرێ ئەوە لێرەش دەوڵەتی تورک بە هەمان شێوە بە تۆپ و تیارە و خومپارە کەوتۆتە گیانی هاوڵاتیان و عزیێت و ئازاریان دەکا ئێمە هاتوینە مە بخەینە بەرچاو هاتوینە و هەڵوێست دەربڕین لەسەر ئەوە کە پێویستە و واجبە و ئەبارچی خۆمانی ئەزانین کە پارێزگاری لە گەل و نیشتیمان و خاک و خەڵکی خۆمان بکەین و هاتوین لێرەوە دەستخۆشی لە گەنجانەکەین کە قەلغانێکیان دروست کردووە و گەنجانێکی جوان کە لەو پەڕی خۆشگوزەرانی خۆیانە و وازیان لە هەموو شتە خۆشەکانی ژیان هێناوە هاتوون لێرەوە بۆ بەرگری لە خاک و خەڵکی کوردستان بۆیە دەستخۆشیان لێکەین پشتیوانیانین لەگەڵیانین و جارێکی تر ئیدانەی ئەو کارە تیرۆریست و تاوانکارانەکەین کە ڕژێمی تورک بەرامبەر بەگەلی کوردیکە هەم لە ناوخۆی تورکیایە و هەم لە ناوخۆی لە کوردستانی شاکاتێکە بەپێ هەموو پرەنسیپەکان پێشێلکاری کردووە هەموو کارێکی نایاسایی و نائینسانی ئەکا بە ناوی ئیسلامەوە بۆیە پێویستە لە پێش هەموو کەسێکە ئیسلام دۆستان و مسلمانان هەڵوێستیان هەبێ و بەڕاستی هەڵوێستێکی زۆر بەجددی و دەستی بگرن و بەرامبەر بەو زوڵم و ستەمە بوەستینەوە زۆر زۆر سوپاسانەکەین بۆ هەموو لایەک دەستخۆشیتان لێیەکەین بۆ ئەم قەلغانە جوانی دروستان کردووە گەنجانی جوان ورە و ئیرادەی گەلی کورد ئێوەن لە شوێنێکا کە بێشکەی کوردایەتیەوە بە درێژایی مێژوو قەندیل قەلغانی گەلی کورد بۆ ئێوەش قەلغانەکەتان زیینو کردوێتەوە زۆر سۆ سوپاسانەکەین و دەستان خۆش بێت.